ناتاشا کامپوشی 10 ساڵان خەڵکی ڤیەنا بوو، هەرگیز دوای قوتابخانەش دوانە دەکەوت و ڕاستەوخۆ دەگەڕایەوە ماڵەوە. هەر لەبەر ئەوەش کاتێک لە 2 ئاداری ساڵی 1998 لە دوای قوتابخانە نەگەڕایەوە ماڵەوە، دایکی زۆر نیگەرانی بوو. دەرکەوت هەرچەندە بەیانیەکەی چوو بوو بۆ قوتابخانە، بەڵام نەیتوانی بوو بگاتە ئەوێ. پاش ماوەیەک گەواهیدەرێکی 12 ساڵان وتی کەوا ناتاشای بینیوە لە ڕێگەی قوتابخانە، کەسێک خستوویەتە نێو ئۆتۆمبیلێکی سپیەوە و بردوویەتی بۆ شوێنێکی نادیار. پۆلیس دەستی کرد بە گەڕانێکی چڕۆپۆر، بەڵام نەیانتوانی هیچ شتێک بدۆزنەوە. لەو کاتی پۆلیس خەریکی گەڕانبوون بۆ ئەو ئۆتۆمبیلانی لە ئۆتۆمبیلە وەسفکراوەکە دەچوون، ناتاشا دەستی کرد بە ژیانێکی نوێ لە زینداندا. ڕفێنەرەکەی پیاوێک بوو بە ناوی وۆڵفگانگ پڕێکلەر پێڵ کە بە وردی پلانی تاوانەکەی داڕشت بوو، هەموو شتێکیشی ئەنجامدا بوو تاکو هیچ کەسێک نەتوانێت هەرگیز بیدۆزێتەوە. لەژێر خانووەکەیدا ژوورێکی نهێنی دروست کردبوو کە 5 مەتری چوارگۆشە بوو، بە قوڵی 2 مەتر و نیو دەکەوتە ژێرزەویەوە، هیچ پەنجەرەیەکی نەبوو و بە هیچ شێوەیەکیش دەنگ لێوەی دەرنەدەچوو. 3 دەرگای زەبەلاحیش ڕێگریان لە ناتاشا دەکرد هەوڵی ڕاکردن بدات کە یەکێکیان کێشی 150 کیلۆگرام بوو. لە ژوورەکەدا دۆڵابێک، تەلەڤیزیۆنێک، مێزێک، کورسیەک، مەقسەلێک و پانکەیەکی لێبوو، لەگەڵ دەنگێکیش کە لە ژوورەکەدا دەهات و بە قسەی ناتاشا بۆ ترساندنی بووە. جاروبار پڕێکلەر پێڵ ڕێگەی پێدەدا پیاسە بکات، بەڵام هیچ شوێنێکی نەبوو بۆی هەڵبێت. ناتاشاش زۆرینەی کاتەکانی لەو ژوورە بچووکەدا بەسەر دەبرد، هاوشێوەی ئەوەی باڵندەیەک بێت و خراپێتە قەفەزەوە. زیندانی بوونەکەشی لە 2 ئاداری ساڵی 1998ەوە دەستی پێکرد و تا 23 ئاوی ساڵی 2006 بەردەوام بوو. لەو کاتەشدا دەربازی بوو. ناتاشا 3096 ڕۆژی لە ژوورێکی دابراو لە تەواوی جیهان بەسەر برد. لە کۆتاییشدا کە توانی بگاتە لای پۆلیس بە تەواوی شەکەت و لاواز بوو، بەڵام ئازاری پێنەگەیشت بوو. ئەوەی سەیر بوو ئەوە بوو پۆلیس هەر نەیتوانی وۆڵفگانگ دەستگیر بکات، بەڵکو کاتێک زانی کەوا ناتاشا ڕای کردووە خۆی هەڵدایە بەردەم شەمەندەفەرێکەوە و کۆتایی بە ژیانی خۆی هێنا. ئەم چیرۆکە سامناکەش بووە بنچینەی داڕشتن و بەرهەمهێنانی فیلمێکی سینەمایی بە ناوی 3096 ڕۆژ. سوپاس بۆ بینەربوونتان.